ثمة معضلة تتمثل بغموض مريب في أداء کێشەیەکی گەورە هەیە کە خۆی دەبینێتەوە لە ناڕوونی ئەدای پارێزگاری بانکی ناوەندی. ئەمەش بۆتە هۆی داڕمانی زیاتری بەهای لیرە و کاریگەریەکی خراپی لەسەر هەموو شتێک هەبووە، بەتایبەت لەسەر ئاستی کۆمەڵایەتی و گوزەرانی هاوڵاتیان. ئەو داتانەی لەبەر دەستمانەندەری دەخەن کە زیانەکان لە بانکی ناوەندی تا زیاتر دەبێت. بە جۆرێک لە سەرەتای ئەم ساڵەوە تا ناوەڕاستی ئەم مانگە گەیشتۆتە 7 ملیار دلار، لەو بڕە زیانی 3 ملیار دلاری تەنها لە 4 هەفتەی ڕابردوودا بووە. بۆیە لێرە بڕیارێکی مێژوویماندا لەگەڵ بەڕێز سەرۆککۆماری لوبنان بۆ ئەوەی داوا لە کۆمپانیایەکی نێودەوڵەتی بێلایەن بکەین پێداچوونەوە بە هەژمارەکانی بانکی ناوەندیدا بکات. ئەوەش ئەرکی حکوومەتە کە بە شەفافیەت و ڕوونی مامەڵە لەگەڵ ئەو کلێنە گەورەیەدا بکات کە لە سیستمی دارایی لوبناندا دروست بووە. أهمية القرار التاريخي التي اتخذناه مع فخامة رئيس الجمهورية